هەر کاتێک تۆی مسلمان یەک ساڵاتێکتدا لەسەر گیانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ڕاستەوخۆ چاوەڕێی سێ پاداشتی زۆر گەورە بکە. خوای پەروەردگار بە سێ خەڵات خەڵاتت ئەکات، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت من صلى عليه صلاة واحدة. هەر مسلمانێکی موحیدی یەکخواپەرستی تەوبەکار یەک سەڵاواتێکم لەسەر لێبات صلى الله عليه 10 صلوات، لە مقابلدا خوای پەروەردگار 10 صلواتت لەسەر لێ ئەدا. صلواتی خوای پەروەردگار یعنی رحمة الله. تو یەک جارێک ئەڵێ اللهم صل على محمد وعلى آل محمد، خوای گەورە 10 ڕەحمت لێ ئەکات. والله العظيم هەر کەسێ خوای گەورە 10 ڕەحمی لێ بکات والله لە هەردوو دنیا بردوێتەوە. یعنی خوای گەورە لێت خۆش بووە، یعنی خوای گەورە تۆی سەرفراز کردووە، تۆی بەختەوەر کردووە لە هەردوو دنیادا. دووەمین پاداشت لە مقابلی یەک سەڵاواتە وحط عنه بها 10 سيئات، لە مقابلی یەک سەڵاواتە خوای گەورە 10 گوناهت ئەکوژێنێتەوە. سێمین خەڵات ورفعه بها 10 درجات، هەر بەو سەڵاواتە خوای پەروەردگار 10 دەرەجە 10 پلە تۆ بەرزەکاتەوە. بەخوا لە ئەم دنیاە زۆر بە عەزیزی ئەتژێنێ، زۆر شکۆمەن ئەبی لە ناو خەڵکە، زۆر سەربەرز ئەبی لە ناو خەڵکە. لە قیامەتە دەرەجاتی بەهەشت 10 پلە لە بەهەشتا بەرزت ئەکاتەوە، مەگە خوا بۆ خۆی بزانێ دەرەجاتی بەهەشت چەندێ جوان و دڵڕفێنە. ئەمە یەک سەڵاوات. باشە ئەگەر زیاد سەڵاوات بدەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمەش چاوەڕێی سێ خەڵاتی زۆر گەورە بکە. خوای گەورە سێ پاداشتی زۆر گەورە دەکات. یەکەم، لەم دنیادا ئیدەن یوکفا هەممەک، وەکو بە ئوبەی کوڕی کەعبی ود ڕەزای خوای لێ بێت، غەم و پەژارەت لەسەر نامێنێت. واللهی هەر غەم و پەژاری ڕوو تێ بکات بە سەڵاواتی زۆر خوای پەروەردگار غەم و پەژارەکەت لەسەر لا ئەبات. لە قیامەتیشا وەیوغفەر لەکە ذەنبوک، خوای گەورە لە تەواوی تاوانەکانت خۆشە بێت. کە چوویتە بەهەشتەوە سێمین خەڵات کە ئەداتیە ئەتکا بە ڕەفیقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمووی ئین ئەولە الناسی بی یەوم القیامە، شیاوترین کەس لەگەڵ منابێ لە قیامەتا لە بەهەشتا ئەکثەرهم عەلەیە صەلاتن، ئەو کەسانن ئەو ئیماندارانن کە زۆر زۆر سەڵاوات ئەدەن لەسەر گیانی من. بۆیە اللهم صل على محمد وعلى آل محمد. بەڵام لە بیرتان نەچێت بەڕێزانم، ئەو کەسەی کە تەنها بەدەم سەڵاوات ئەدا بەڵام بفعل و بعملی شوێنی پێغەمبەری خوا نەکەوتووە صلی الله علیه وسلم، والله یەقینت هەبێتەوە بەس دەمەت هیلاک بووە. والله هەتا بفعلی و بعملی شوێنی پێغەمبەری خوا نەکەوی صلی الله علیه وسلم، ڕۆژی 1 ملیۆن سەڵاوات بدەی لەسەر گیانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام، والله یەک پاداش نادریتەوە، یەک دەرەجە بەرز ناکریتەوە. خوای گەورە لە یەک گوناهێکت خۆش نابێت. مەرجی ئەمە چییە؟ ئیتیباعە، شوێنکەوتنی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. قل إن كنتم تحبون الله، ئەگەر ئێوە ئیدعای خۆشەویستی خوای پەروەردگارەکەن فاتبعونی، شوێن پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم. هەر مسلمانێکی تەوبەکار شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم شێوازە سەڵاوات بدا لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، با چاوەڕێی ئەم پاداشتانە بێت. بەڵام هەر کەسێک نەفعلی نەعەمەلی وەک پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دۆڵێ، ئەمیش لە دۆڵێ، ئەم شوێنی دنیا کەوتووە، شوێنی مۆدێلات کەوتووە، بەڵام ئەیەوێت تەنها بەسەر زار بە زمانی چەند سەڵاواتێک بنێرێت، چاوەڕێی ئەم پاداشانە با نەکات. خۆی پەروەردگار کۆمان کاتەوە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، بمان کا بە ڕەفیقی ئەو، و باشترین کاتێکش ئینسان سەڵاواتی لێ بدات شەو ڕۆژی جومعەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی باشترین ڕۆژەکانی ساڵ شەو ڕۆژی جومعەن. لەو شەو ڕۆژی جومعەیە زیاد لە پێویست زۆر زۆر سەڵاوات بۆ من بنێرن، چونکە من سەڵاواتەکانی ئێوەم پێ ئەگات، ناوەکانی ئێوەم پێ ئەگات. لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە بیت، قەسەم بەخوا سڵاواتی بۆ پێغەمبەری خوا بنێرە صلی الله علیه وسلم، مەلائیکەیەک بە پێغەمبەری خوای ئەنێرێت، ناوی تۆی پێ ئەدا و بە ئەشت ناسێت. بۆیە زیاد لە پێویست سڵاوات بنێرە بۆ گیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. اللهم صل على محمد وعلى آل محمد. بارك الله فيكم. السلام عليكم ورحمة الله وبركاته.